کە ئەمڕۆ دەمانەوێت باسی بکەین مسلمانانی بۆرما. بۆرما بە کورتی بەڕێزانم هاوسنوورە، وڵاتێکە هاوسنوورە لەگەڵ سین و بەنگلادش و هەندێک وڵاتی تر. خەڵکی ئەو وڵاتە زۆرینەی بوودی پەرستن، بتێکیان دروست کردو دەیپەرستن کە ناوی بوودایە، و لە سەدا دەی یا زیاتری ئەو وڵاتە مسلمانن. حکم و دەسەڵات بەدەست بوودەکانەوەی دەیانەوێت مسلمان لەو شارە نەمێنێت، لەو وڵاتە نەمێنێت، نەک تەنها بەوەی ئاوارە و دەربەدەریان کەن، بەڵکو وەڵڵاهی پیسترین و خراپترین و تونترین تەعزیبیان دەدەن. مافی ئەوەیان نییە وەکو ئینسانێک وەک بەشەرێک لەو وڵاتە بژین، ماڵەکانیان دەسوڵتێنن، تەعدە لە ماڵ و منداڵیان دەکەن، دەیان گرن، دەیان کوژن، سەریان دەبڕن، پارچە پارچەیان دەکەن، دەیان سوڵتێنن، تەعدە لە ئافرەتان دەکەن، پاشان دەیان کوژن، منداڵەکانیان دەگرن، بەرچە قۆیان دەدەن، دەیان سوڵتێنن، تەعزیبیان دەدەن، منداڵی ساوا دەگرن، تەعزیبی دەدەن تا دەمرێت. سەدەها هەزارەهایان لێ دەکوژن، بە سەدەها و هەزارەهایان لێ دەکوژن بە وەحشیترین و تونترین و ترسناکترین شێوە. واللهی هەر چۆن باسی بکەم وەک ئەوە نییە بە چاوی خۆتان بیبینن، بەڵام تەنها بەسەرهاتی دوو مسلمانی ئەو وڵاتەتان بۆ باس دەکەم. یەکەمیان گەنجێکە بە گریانەوە دەڵێت تەعدان لە خوشکەکەم کرد لە بەرچاوی خۆم و بردیان و نازام چی بەسەرهات. دووەمیان ئافرەتێکە دەڵێت لە پێش چاوی خۆم، لە بەرچاوی خۆم دەکەسیان لە کوڕەکانم و کوڕەزاکانم کوشت، دەگریت و دەڵێت تا ئێستاش گوێم لە دەنگی گریانی بچووکەکەیان دەبێت کە هاواری دەکرد و پەنای بۆ دەبردم. هەزارەها نمونەی ئاوها کە بە علمی دەولەتە بەهێزەکان و ئەمریکا، ویلایەتی متحیدە، منەظەماتی حقوقی ئینسان و حەیوانش دەکرێت و بەردەوامە بێ ئەوەی ڕێگریەک لەو زوڵم و تەعدایە بکەن، چونکە ئەوانە مسلمانن، خۆ حیسابی ئینسانیان بۆ ناکرێت، بەڵکو واللهی حیسابی هیچیان بۆ ناکرێت، بەڵکو زۆر جار ئیعلامش حیسابیان بۆ ناکات، ڕاگەیاندنەکان حیسابیان بۆ ناکەن. کاتێ داعش پەیدا بوو ئیعلامێکی زۆری بۆ کرا و گرنگیەکی زۆری پێدرا، ئەو ئیعلامەش لەلایەکەوە داعشی بەقووەت کرد. هەروەها دوژمنانی ئیسلام سوودیان لێ کرد بۆ ئەوەی ئیسلام و مسلمانانی پێناشرین کەن. کاتێ داعش پەیدا بوو کەسانێکی زۆر شتیان دەنووسی و بەهۆی داعشەوە تەعنیان لە ئیسلام و مسلمانان دەدا، تەعنیان لە پێغەمبەرمان دەدا صلی الله علیه وسلم. محەممەد ئیرهابی بوو، دینی ئیسلام دینی ئیرهابە، دینێکی خوێناویە. ئەی ئەوە چەند ساڵە مسلمانانی بۆرما تونترین و پیسترین تەعزیب دەدرێن، ئەی بۆ قەڵەمەکان شکان و زمانەکان لاڵ بوون. خۆ ئەو قەومە وەحشیە واللهی سەد لەقیان لە داعش و باوکی داعش داوە، بۆ شتێک لە پەیجەکەت نانووسی، چونکە تۆ ئینسانێکی فاشل و نەکبەتیت، تەنها مەبەستت ئەوە بوو تەعنە لە ئیسلام و مسلمانان بدەیت بەهۆی کردەوەکانی داعشەوە. دەنا وەک مرد وەک بەشەر حەقیقەتی داعشت ڕوون کردایەتەوە و پشتیوانی پێشمەرگەت کردایە، دەستخۆشیمان لێ دەکردی، بەڵام تەنها مەبەستت ئەوە بوو کە تەعنە لە ئیسلام و مسلمانان بدەیت. باشە بەڕێزانم بۆ باسی مسلمانانی بۆرما بکەین، ئەوان لەکوێ و ئێمە لەکوێ، چونکە مسلمانن، چونکە بەشەرن، ئینسانن، مرۆڤن. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. بەڵێ والله مسلمانان نمونەی مسلمانان نمونەی یەک جەستەیە، ئەگەر بێت و بەشێک لەو جەستەیە ئێش و ئازاری هەبێت، هەموو ئەو جەستەیە ناڕەحەت دەبێت، هەستی پێ دەکات، واللهی دڵمان بۆیان ژان دەکات. ئەو زوڵمە قبول ناکەین، نەک تەنها بۆ مسلمان، بەڵکو واللهی بۆ کافریشی قبول ناکەین. پێمان دروست نییە
زوڵم هەر زوڵمە لە نەسرانی بکرێت یا لە یەهودی بکرێت یا لە یەزیدی بکرێت یا لە غەیری ئەوان بکرێت. محەممەد صلى الله عليه وسلم رسول الله ئاوهای فێر کردووی. حەنظەڵە ڕزای خوای لێبێت دەفەرمێت لەگەڵ پێغەمبەردا صلى الله عليه وسلم غەزامان کرد، بە ئافرەتێکدا تێپەڕ بووین، کوژرا بوو، خەڵکی دەوریاندا بوو. پێغەمبەر صلى الله عليه وسلم تەماشای کرد و فەرمووی ما كانت هذه تقاتل في من يقاتل. واتە ئەو ئافرەتە چەکدار نەبوو دژ بە موسڵمانان، بۆ کوژراوە. پاشان بە پیاوێکی فەرموو انطلق إلى خالد بن الوليد، چونکە خالدی کوڕی وەلید ڕزای خوای لێبێت ئەمیرێک بوو لە سەرەتای جێیشەکە. انطلق إلى خالد بن الوليد فقل له إن رسول الله يأمرك يقول لا تقتلن امرأة ولا عسيفا ذرية ولا عسيفا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمانت پێ دەکات ئافرەت مەکوژە، کەسێکی بەکرێگیرا و مەکوژە کە چەکدار نییە و چەکی پێ نییە. فەرمانی دەکرد صلى الله عليه وسلم منداڵ مەکوژن، ئافرەت مەکوژن، ئینسانی بەتەمەن مەکوژن، ئینسانی عابد لە کلیسەکان لە مەعابدی خۆیان مەکوژن، ڕاهبەکان مەکوژن، غەدر مەکەن، تەمثیل بە لاشەی کوژراوەکان مەکەن، لاشەیان مەشێوێنن. بەڵکو والله پێغەمبەر صلى الله عليه وسلم محەممەد صلى الله عليه وسلم فێری کردوین کە زوڵم لە حەیوانش نەکەین. عەبدوڕەحمانی کوڕی عەبدوڵڵا لە باوکێ دەگێڕێتەوە دەفەرمێت لەگەڵ پێغەمبەردا بووین صلى الله عليه وسلم لە سەفەرێکدا، فانطلق لحاجته، پێغەمبەر صلى الله عليه وسلم دوور کەوتەوە بۆ حاجەتی خۆی. فرأينا حمرة معها فرخان فأخذنا فرخيها. دەفەرمێت جۆرەتەیرێکمان بینی، دوو بێچووی لەگەڵدا بوون، دوو فەرخەی لەگەڵدا بوو، بێچۆکانمان برد، ئەو تەیرە حاڵی زۆر پەرێشان بوو. کاتێ پێغەمبەر صلى الله عليه وسلم هاتەوە و ئەوەی بینی فەرمووی من فجع هذه بولدها ردوا إليها ولدها. کێ وای لەو تەیرە کردووە؟ بێچۆکانی بدەنەوە. هەروەها تەماشای کرد، شارە مێرولەیەکمان سوتاندە بوو، تەماشای کرد فەرمووی من حرق هذه، کێ ئەو شارە مێرولەی سوتاندووە؟ وتمان نحن، ئێمە. فەرمووی إنه لا ينبغي أن يعذب بالنار إلا رب النار. دروست نییە بۆ هیچ کەسێک کەس تەعزیب بدات بە ئاگر إلا خوای ئاگر نەبێت، کە منافق و کافرەکان و هەندێک لە تاوانباران تەعزیب دەدات ڕۆژی قیامەت بە ئاگری جەهەنەم. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم.